مامۆستایەکی هیوادارم حکوومەت بە زووترین کاتبێک بهێنرێ لەبەرەوەی لە بەرژەوەندی چی مامۆستایە و چی قوتابی چی لاو چی پیر چی منداڵ هیوادارم حکوومەت بە زووترین کاتبێک بهێنرێت و بتوانێت هەموو خەون و ئاواتەکانی میلەتی کورد بە تایبەتی بهێنێتە دی و هیوادارم کە کورد بە ئازادی بژێ بە دڵخۆشی بژێ ئیتر با بەس بێ کوشتار با بەس بێ لە خێن ڕشتن هیوادارم حکوومەتێکی باش پێک بێنرێ هەمومان دەست لە ناودەست یەک بین و وەکو حزبە کوردیەکانیش بۆ ئەو نەهامەتی کەوا لەم ڕەوشەیە پێک هاتووە کە ئێستا لە نالەبارەیەکی زۆرایە و تەنانەت کوردەکانی کەرکووکیش بن وەکو کەرکووک قسە بکەم دڵخۆشن بە هێزی پێشمەرگەی هێزە ئەمنیەکان باشتر وایە کە وەکو تاجێکی کورد و ڕەئێکی من وەرگیرێت لەم کەناڵەتانەوە هەمومان دەست لە ناودەستێک بین و یەکگرتوو بین و حزبایەتی نەکەین. من وەکو گەنجێکی هەولێر دانیشتووشاری هەولێرم هیوادارم حکوومەت زوو تەشکیل بکرێن و کار و پیشەوان بۆ بکاتەوە و هیوادارین گەنجەکانمان بێکار نەبن. ئێستا من وەکو گەنجێک کە یعنی ئەوەندە کار دەکەین ناگەین بۆ شتێکە خۆمان دەمانەوێت.